بەڕێز تاهیر شێخ عیزەدین سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی پارێزگای هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵمە. بەڕێز تاهیر سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە ماوەی ڕابردوودا بە وردی و بە گرنگیەوە کار لەسەر کەرتی و بەرهێنان لە سەرگەشەی ئابووری و پەرەپێدان لە هەرێمی کوردستان کراوە. ئەمە تا چەندە گرنگ بووە لە هەڵەبجە چۆن ئەم بابەتە دەبینن؟ سوپاسانەکەین، سوپاس بۆم دەرفەتە بەیانیتان باش. جەنابتان ئاگادارن هەڵەبجە لە هەنگاوەکانی یەکەمیایەتی و ئێستا تەشخیصی شوکارەکانمان کردووە هەڵەبجە لە سێکتەرێک هاتوانێت بچێتە پێش و ئاوەدانی بەخۆیەوە ببینێ وەکو پارێزگایەکی تازە دروست بوو و ئەوێ لە سرپیەکانی خۆی بوەستێ. یەکێک لە سێکتەرە زۆر گەورەکانی ئەمەکە ئیتیمامی پێدەین سێکتەری گەشتیاریە و هەروەها سێکتەری سەناعەتە لە مەجالی زەراعەتە واتە تەسنیعی زەراعی و لەسەر ئەو مەجالانە لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکانە بەردەوام لەسەر خەت بووین و هەوڵ ئەدەین کە دەستی وە بەرهێن بێنین لە ئەم دوو مەجالا بە تایبەتی ئیش بکەن و لە عینی کاتە هەوڵ ئەدەین لەگەڵ دایرە معنیەکانە چۆن ئاسانکاری و ڕێنمایی تایبەت دەربکرێ دەربارەی ئەو دوو سێکتەرە کە بتوانین پرۆژەی ڕێکوپێکی تیا جێبەجێ بکەین هەنگاوەکان بەرەو پێش ئەڕوات. بەڵام بەداخەوە وەزعەکە و وەزع ئابوووریەکە و شەڕ و ناوچەکە تۆزێک وەزعەکەی لێ خاو کردوینەتەوە. ئەجینا ئێمە بەرنمەیەکی زۆر ورد و جوانمانە بوو لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنان و لەگەڵ شارەوانی هەڵەبجە و لەگەڵ گەشت و گوزاری هەڵەبجە و لەگەڵ کشت و کاڵی هەڵەبجە کە ئەم 4-5 دائیرە بە یەکەوە بتوانین نەخشە ڕێگایەکی جوان نەخشە بکێشین بۆ وەکو ستراتیجدای بنین چۆن ئیش بۆ ئاوەدانی هەڵەبجە بکەین. هەنگاوی زۆر باشمان بڕی و ئومێدەوارین ئەگەر وەزعەکە بەرەو باشتر بوون بڕوە وەزعی اقتصادی و وەزعی ئەمنی ناوچەکە بەعام کە ئێستا بە گرژیاتی ئەپەڕێ ئەگەر ئەوە بڕوا ئێمە هەنگاوەکانمان وەکوڵێ لەسەر خەتە و ئیشەکانمان حازرە و بەرنامەی زۆر باشمان هەیە و ئومێدەواری شتی باشمان. باشە بەڕێز تاهێر بەم هەنگاو و پلانە استراتیژیانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە بواری و بەرهێنان و گەشە پێداندا هەڵەبجە دەتوانێت چەند هەنگاو بکەوێتە پێش ئەو پلانانەی کە هاوڵاتیان چاوەڕێی لێ دەکەن یا چاوەڕێی لێ دەکرێت ئەکرێت ئەگەر ئەم کێشە و بربەستانە نەمێنن وەکووتت ئالۆزی ناوچەکە و هەندێک بواری دیکە بڵێن ئیتر هەڵەبجەش لە شان پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستاندا ئەتوانێت لە بواری و بەرهێناندا پێشکەوتنێکی بەرچاو بخۆیەوە ببینێت؟ بەڵێ بەڕاستی هەموو پێشکەوتنی غیرەوەی کە پابندە پەیوەستە بە وەزعی ئەمنی وەزعی اقتصادی ناوچەکە تا چەنە بەرەو پێشی ئەبا ئەوەندەش بە دووشتیکەوە پەیوەستە کە پێویستە ئیشارەتی پێ بدرێت زۆر گرنگە. یەکەم ئیرادەی خەڵکەکە ویستی خەڵکەکە ئینتیمای بۆ مەنتیقەکەی خۆی کە بە قازانجی کەم ڕازی بێ نەیگۆڕێتەوە بە قازانجی زۆری شوێنی تر ئەوە بکاتە نوقتەی ئینتیلاقە و نوقتەی دەرچوون بۆ ئاوەدانکردنەوە. دووهەم بەڕاستی دەسەڵات من زۆر جار لە زۆر شوێنە ئەوە متووە و دوێنێش زۆر جەختم لەسەر کردەوە لە بەردەم جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەڕاستی ئیرادەی حکوومەت زۆر ضرورە بە تایبەتی پارێزگایەکی وەکو هەڵەبجە کە تازە دروستە بێ ئەبێ هەر وەگەڵێ ناو نەبێت ئەبێ بە هەمومانەوە بتوانین ڕێگەیەکی وا دابنین کە بتوانین شایستەی ناوەکەی بکەین کە هەمووکو هەڵەبجە و هەمووکو پارێزگایەکی تازە. بۆیە ئێمە بەردەوام ئیش لەسەر ئەوەکەین لەگەڵ دام و دەستگا حکوومیەکانە و نەکەر بەوەشەوە بوەستین. هەردوێنێ ئێمە بە فرسەتمانزانی داوا لەوە بەرهێنەرانی هەموو کوردستان بکەین کە خەڵکێکی زۆر بەتوانە بە ئەزمون بە ئیمکانیات و خەڵکێکی زۆر دڵسۆز بە کوردستان کە ئەیانەوەی خزمەت لە کوردستانە بکەن لە مەجلیسەکەمانە بووە داوامان لێ کردوون دەستی وە بەرهێنان بێن نە هەڵەبجە و پرۆژە لێرە تەقدیم بکەن ئاسانکاریان بۆ بکەین. بۆیە ئومێدەوارم ئێمە بتوانین و ئینشاءڵڵا بە مۆکەڵە گەشتبینین لەم ڕێگانەوە کە باسمان کرد بتوانین وەزعی هەڵەبجە بەرەو پێشبەرین چووکو هەڵەبجە ئەتوانم بڵێم لە سفرەوە دەستی پێ کردووە هەنگاوەکان وردە بەرەو پێش ئەڕاو جێ ئومێدە. بەڵێ بێگومان شایانی زۆر هەوڵی زیاتریشە. بەڕێز تاهێر بەڵام ئاماژەت بەوە کرد لەگەڵ و بەرهێنەران قسەتان کردو لەو کۆبوونەوەیە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی پارێزگای هەڵەبجە چەندە هەوڵتان داوە لە دەرەوەی کوردستانیش بتوانن سەرنجی هەو بەرهێنەران بۆ کوردستان و بۆ هەڵەبجە ڕابکێشن ئەم پەیوەندی و لینکەتان لەگەڵ وڵاتانی دەرەوە لە بواری بازرگانی پیشەسازی و بەرهێنان بەگشتی چۆن بۆ هەڵەبجە؟ ئێمە بێت تۆ جواقعی بین. من وەبەرهێنێکی ناو هەڵەبجە یا وەبەرهێنێکی هەڵەبجەیم قەناعەت بۆ پێ نەکرێت لێرە بێ لە هەڵەبجا خزمەت بکا کە زێدی خۆیەتی ناتوانم قەناعەت بە وەبەرهێنێکی سلێمانی بکەم. ئەگەر هی سلێمانی قەناعەت پێ نەکەم ناتوانم وەبەرهێنێکی دهۆک و بادینان و هەولێر قەناعەت پێ بکەم.
ئەگەر بێت و ئەمە نەکەین ناتوانین هی دەرەوە بکەین ئێمە ئێستا وەکو عەرز بکردن لە هەنگاوەکانی یەکەمان ئەو قەناعەتە لە چیەوە دروست دەبێت؟ بەهێنەرەکانی هەڵەبجە دەستێکی زۆر باشیانەیە یان ئەو قەناعەتە لە چیەوە دروست دەبێت ئەو متمانەیە بۆی کە وەبەرهێنەری بیانیش بتوانێت بێت لە هەڵەبجە وەبەرهێنان بکات ئەو وەبەرهێنەرە ناوخۆیەکانی دیکە لە بەشەکانی بەڵێ کە بینیان ئێمە منتیقە بەرەو ئیزدیارە ڕوا من ئەتوانم بڕۆم داوا بکەم کە شتی کە ئەبینن کە ئیقبالێکی باش هەیە لەسەر هەڵەبجە وەبەرهێنانتیایە ئەو کاتە توانین دەست بەرین لە ئەوانیش بام بکەین و بڵێن بێن بەڵام ئێمە کێشە و گرفتمان هەیە کێشە و گرفتێکی گەورەمان هەیە هەر بە سەراحەت مەسەڵەن بۆ نمونە تۆ ئەتەوێ وەبەرهێنە بێنی لە مەسەلەی پیشەسازیە کارگەدا بنی پێویستی بە زەویە ئەم زەویەکە ئێستا لە لای لە سنووری پارێزگای هەڵەبجە بەدەست فەلاحەوەیە ئەوە تەمەنی زەویەکە 40 ساڵ 50 ساڵ 60 ساڵ بەدەستی فەلاحەوەیە ئەمە ئەبێ ئیتفای بۆ بکرێ و ئەبێ تعویزی بدرێ و قەرەبووی بدرێتەوە ئێستا 400 دۆنم زەوی دانراوە لە هەڵەبجە بۆ منتیقەی پیشەسازی کە دراوە بە وەبەرهێنان ئەمە زۆر باشە بەیانی کە تۆ ئەم 400 دۆنمەت وەرگرت ئەم 400 دۆنمەت سیاجێک بۆ کرد و وەکەڵێ حرەمێکت بۆ دروست کرد نەخشەیەکی بۆ دانی بە دۆنم و 2 دۆنم و 3 دۆنم و بە خەدەماتەوە ئەو کاتە ئێمە ئەتوانین وەبەرهێنێ بانکین بڵین ئادەی وەرە لەم مەجالات چیتەیە بیکە ئەمە زەوی ئەمە ئەرز بەڵام بەداخەوە تا ئێستا قەرەبووی جوتیارەکان نەکراوەتەوە ئەو 400 دۆنمەی کە دانراوە لە هەڵەبجە کە زۆر هەنگاوێکی گرنگە و هەڵەبجە ئەباتە قۆناغێکی زۆر لە پێشتر کە ئەتوانم بڵێم تعویزەکەی زۆریش نییە باشە لە ملیار و نیوەک ینی لە ملیۆن و نیوەک دۆلارە کە خۆی ببێنێتەوە بدرێ بە فەلاحەکان ئێستا گەنمە وەردە تۆ ناتوانین چیشی لەسەرکەی ئێمە گەر حکوومەت نەیە قەرەبووی ئەمە بداتەوە بە فەلاحەکان ئێمە زەویمان چۆن بۆ دابین ئەکرێ حتا ئەگەر بە وەبەرهێنێکی هەولێریش بڵێن نەکەرە بێ کوردستان ئەگەر وەبەرهێنێک بێت بم بڵێ بەڵێ بەسەر چاو من ئامادەم یەم لێرە گاوداریەکی شیرتان بۆ دائەنێم بڕۆین بۆ ئیمارات بڕۆین بۆ قەتەر بین دەوڵەمەندێک بێنین بڵێن وەرە لە بەجالی شیرەمەنیا ئیسیسمارمان بۆ بکە لە هەڵەبجە ئەڵێ بەسەر چاو 600 دۆنم ئەرزمەوێ 500 دۆنم ئەرزمەوێ 300 دۆن ئێمە ئەبێ حکومت لەما هاوکار بێ لێرە وردە و هەنگاوەکان و هەنگاوی باشمان ناوە ئێستا بە دوای قەرەبووەکەوەین و زۆر وەبەرهێنیشمان تەشجیع کردووە هاتووە لێرە وەبەرهێنانەکە خۆی زەویەکە ئەکڕێ زەویەکە ئەکڕێ لە فەلاحەکە ڕازیەکە ئیتر بە ڕێکارە یاسایەکانە ئەڕوا ئەمەشمان کردووە و ئینشاڵڵا شتی باشتری بە دوایە زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز تاهێر شێخ عەزەدین سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی پارێزگای هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.